میوانداری هەڤاڵ سدیقمان کردووە کە بەڕێوەبەری گشتی هەڵسەنگاندن و مۆڵەتدانە لە دەستەوە بەرهێنان. بەخێر هاتی کاک هەڤاڵ. سپاس بۆ ئێوەش. کاک هەڤاڵ ئەبینین بۆ 20,000 یەکە زیاد لە 100,000 کەس فۆرمیان پڕ کردوەوە کە ئەمە 6 هێندەی ڕێژەکەی خۆیەتی. ئایا کەی دەسەکەن بە جیاکردنەوەی ئەم فۆرمانە کەی بە شێوەیە یاخود بە چ میکانزمێک جیاکەنەوە ئەو فۆرمانە؟ خوشبختانە دوی دەمژمێر 12 شەو دوماهی کە هەندێ بوو کە خەڵک فۆرما تەقدیم بکات و نوکە فۆرم کەس نەشێت تەقدیم بکات ماوەی پێشکەشکردنی خلاص بوو و دەست پێکەین کە فەرز بکەین و بۆ هەر پارێزگایەکیان ئیدارەکە سەربەخۆ لینکێکمێ دروست کردی و هێنە دابەشکردن سەر پارێزگا و ئیدارە سەربەخۆن و پاشی الوێرێ لیجانێ تەین لیژنێ تایبەتمەند هێنە دروستکردن و پێکئینان ئەف لیژنە دیف خاڵبەندیە سەحلکەنێ ئەو کەسێ مەرج تێدا هەبن دیف خاڵبەندیە دیارکەن کاکی مستحقە بۆ وەرگرتنا ئەوان تقریباً چەندێکێوێ چەند مەسافێ چەندی پێویستە بۆ گەلێک پێویست ناکات چونکە پرۆسەکە ئەلکترۆنی بوو هەمی داتابێز ئەلکترۆنیت هاتینە تۆمارکردن و ئەپڕێکا لینکێکی تایبەت دهێنە دابەشکردن سەر هەمی پارێزگا و ئیدارە سەربەخۆیتکە و هەندە ناوەکیشی تاقسێکی زۆر کەم دێت تەواو بیت. بۆ هیوان بەڕێز هەڤاڵ من ئەوەی شتێکە جێ سەرنجە ئەوەیە کە ئەبینیت لە هەولێر لە 150 ڕێژەکەی بردووە ینی ئایا داهاتی دانیشتوانیەتی جیاوازیە گەورەکەی دروست کردووە یاخود لە لایەکی دیکەوە کە بینین بە هەولێر یاخود بڵێن بە سلێمانی و بە دوهۆک و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانەوە ئەنجا لە 150 دیکەیان دروست کردو ئەمە هۆکارەکەی چییە؟ وکاری سەرەکی ئەوە ئێک ڕێژە دانیشتوانێت هەولێرێ زورن ئەوە یەک یا دوێژی کرێ زورە لە هەولێرێ ئەگەر ئەم بین مقارنە بکەین ئەدگەل پارێزگای دیانی دارێ سەربەخۆ یعنی کرێ لە هەولێرێ زورە لەبەر هەندێ و ڕێژە کرێنیشی ناشی زورە لە هەولێرێ لەبەر هەندێ کە خەڵکێکی زۆر داوا کردی کە ئەو فۆرما پڕکەتەوە. باشە کەواتە لێرە ئەو پرسیارێککە دروستە بێەوەیە جیاکردنەوەی فۆرمەکان لەسەر ئەساسی زۆرترین پڕکردنەوەیە بێت ینی بۆ نمونەسە لە هەولێر لە 150 خەڵکەکەی پڕی کردوێتەوە کەواتە 150 یەکەکان لە هەولێر دابەشەکرێت نەخێر بەو جۆرە نابێت نه دابەشکردنە ئەوان 20,000 لەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆن دیف ڕێژە نیشتەجێبوونێ بیت کە ڕێژە نیشتەجێبوونە یا پارێزگا هەولێرێ چەندە دیف ڕێژەوێ بەرکەویت. باشە بەڕێز هەڤاڵ وەکو ئەمە ئاماژەمان پێکرد و دیاری شتەکە کە بۆ 20,000 یەکە 120,000 کەس فۆرمی پڕکردوێتەوە کەواتە ئەمە تەڵەبێکی زۆری لەسرە هیچ پلانێک هەیە بۆ پڕکردنەوەی ئەو ڕێژە زۆرە؟ بله ئەکیید ئەوە قۆناغا ئێکەیە کە 20,000 دێنە دروستکردن ئەوێ دیدە چاوەڕێ بن ئە فۆرمت پڕکردینەوە و ئەگەر دیف خاڵبەندیە بەرنەکەفتن ئەدوێ قۆناغێدا دێ چاوەڕێ بن دێ قۆناغێ دیمەیە هەین دێ هێشتا هێنە دروستکردن و دێ سەروان هێنە دابەشکردن. باشە دوایەوەی کە فۆرمەکانتان جیا کردەوە بەو میکانیزمی خۆتان داتان ناوە دواتر بە شێوەی تیر و پشکە بێت ئەگەر بەو شێوەیە بکەی دەست پێەکەن یاخود ڕۆژێکی دیاریکراوتان هەیە؟ یەکەم جار دێ سەحلکەینێکە ئەو کەسێ فۆرم پڕکردیەوە مەرج تێدا هەنە یان نە ئەوەی مەرج تێدا نەبیت ئەم دێ استیبعاتکەین دێ دوور ئێخین دێ تەهمیش بیت فۆرماوی ئەوێت مەرج تێدا هەبن دێچینە دیف خاڵبەندیە و دێ هەندێک خاڵبەند دێ هێنە دانان هەندێک کۆدێکی مستحق بیت ئەگەر مەدیت ئەنی ئەوژی وەکیت بێژن مەتەنە ڕێژان هەرۆ زۆر بوو دێ بکەینە قۆڕە بیکەنە قورعان و کاتێککە ڕێژەکە زۆر باشە پێشببینی یەکەن ئەوانی کە مەرجەکانیان تایە لە 150 بە یاخود زیاتر بێ وڵی ئەم جارێ نزانین هەتاکو هەموو فۆرم نەهێنە چێکردن و تەدقیقکردن دیار ناکەویت کە ئایا ڕێژە وان کەسان چەند ئەوێت مەرج تێدا هەین چونکە احتیمالە هەندێک مەثەلەن مستفید بن بەری هنگی و تەقدیم کردی جارێک کۆدی پێشکەش کردیت فۆرمێ ئەو دێنە ئەستێبعاتکردن. باشە کامە مەرج زۆرترین ئەگەری وەرگرتنی هەیە؟ ئەو یەکەم جار کە
كسك يبي شو خاني أنجي شقة السرنافي نبن كريتشي بيت وكم درامات بيت أبد زياتر ده مستحق بيت ونمستفيد بيت برينو كالحكومات مثلا ورقة نازف يكي يان خان يكي يان شقة يكي يان سلفة عقاري هیچ مستفید نەبوو. بله نابتش مستفيد بيت ئێمە مانوێت کە پلانە درێژخانەکەی ئێوە زیاتر ڕوون بکەینەوە بخێنە ڕوو بۆ بینەران و بیسەرانی ژەویش کاتێک کە ئەم مەرجانە قبول کرا و یەکەکان یاخود بڵێن جیاکرانەوە تەوزیعکرا بەسەر و فۆرمانەی کە مستحقن کەی دەسەکەن بە جێبەجێکردن و وەرگرتنی مامەڵەکان لەو کەسانەی کە سوودمەند دەبن. أو قناغ دا أو سودمان بيد نوكام حاليا قناغ دا كدس بكين دانانا مثلا دابين كرنا زوي بو اوان بروجا ما نسراوت كرين بو همي شاروانيت بارزگا و اداره سربخو که زوی گنجاو يتنزيك دابين بكن بو ما داكو بشين مثلا عقدا ادگل و برهنه را بکن و بین و اجازه بدین داکو دست بکار خوب بکن. بۆ هیواین بەڕێز هەڤاستێق سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆی کە زانیاریت لەسەر یەکەکانی نیشتە جێبووندا. سپاس بۆ ئێوەش.